کاریگەریەکە لەسەر هەرێمی کوردستان زیاتر ئەبێت لەبەرەوەی هەرێمی کوردستان خۆی لە ئێستاە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی ئابوووریەوە بە تەواوەتی تەنگی پێ هەڵچنراوە و خۆشی لە ناوخۆیان هەنگاوێکی وای نەناوە لەبەر خاتری میلەتەکەی بێ لەبەر خاتری مێژوەکەی بێ لەبەر خاتری هەتەنانە سومعە و وێنەی خۆی بێ لە ئاسی درەوە هیچ هەنگاوێکی چاکسازی نەناوە بەداخەوە. ئەم شەڕە تا فراوانتر بێ ئەو ئێمە هێزێکی وانی لەناو ئەم بلۆک بندیانە بتوانرێن بەرژەوەندیمان هەبێ یان ڕێکەوتنێکی استراتیجیمان هەبێ بۆی پارێزگاریمان لەکەن زۆر بە ئاسانی لەکوێ پێویست بۆ ئەمان خەنە سەر مێزی دانوستان و ئەفرۆشرێن بۆیە هەرێمی کوردستان هێزێکی وای نییە. ئێستا ئێمە زۆر بەباشی بەکارە هێنرێن هێزە سیاسەکان بەکارە هێنرێن و هەرێمی کوردستان قوارەکەی زۆر خراپ بەکارە هێنرێ لە ناوخۆی خۆشا بەرامبەر یەک بەکارە هێنرێ کەواتە لە چی کەمە بێتەوە لە خۆمان کەمە بێتەوە لە هێزی خۆمان کەمە بێتەوە. ئەوەی هەیەی هەرێمی کوردستان لیستی موچەیە نەوتە بە تەنکەر لەگەڵ گیرفانی مەسوولەکان. هەرێمی کوردستان بە جۆرێک وێنایەکی دروست کردووە ئیحراجی بۆ ئەو وڵاتانەی دروست کردووە کە پشتیوانیمانەکەن. لایکی ئیحراجی بۆ دروستکردون لای میلەتەکانی خۆیان یعنی ئێمە هاوکاری وڵاتێکەکەین ئەوە دیموکراسیەتەکەیەتی ئەوە پەرلەمانەکەیەتی ئەوە هەڵبژاردنەکەیەتی ئەوە دۆخی ئابوووریەکەیەتی ئەوە گەندەڵی و ناشەفافیە ئەوە هێزی ئەمنیەکەیەتی ئەوە دابەشبوونەکەیەتی یعنی تۆ هاوکاری کوێیەکەی بۆیە بینی یەکسەرەوە تا یەکێک لە ئاسەوارەکان یەکێ لە کارتەکان کەمکردنەوەی هاوکاری دارایی هاوپەیمانانە بۆ هێزی پێشمەرگە. ئەو دەسەڵاتی پێشووی ئەفغانستان کە گەندەڵ بوون کە دەست بوون خەمی خۆیانەوەکان چیان لێهات میلەتیان بەجێهێشت خۆیان بە قاچی فڕۆکە و بە سوکانی فڕۆکە و بە باڵی فڕۆکەوە خۆیان هەڵواسی و ئەبێ ئەمریکا حەلێکی ئەوە بکە پێش کشانەوە ئەگەر لە ئەگەری کشانەوە ئەبێ ئایا کە ئەگەڕێتەوە ناو هەرێمی کوردستان چۆن ئەگەڕێتەوە ئایا لەگەڵ خۆیان جەنگێکی قورس ئێنێ بۆ هەرێمی کوردستان یا لەگەڵ خۆیان پارێزگاری بۆ هەرێمی کوردستان هێنێ ئەمە یەکێکە لە سیناریۆکان لە ئەگەری کشانەوەی تەواوەتی لە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە ئەوە بە دڵنیاییەوە دەستێکی دەستەکان زۆر درێژە بن بە تایبەتی دەستی وڵاتانی ناوچەی و دەستی وڵاتانی جیهانیش بە جۆرێک کە ئەتوانین بڵێن خراپتر سیادی عێراق خراپتر سیادی اقتصادی و سیاسی عێراقەکەوێتە ژێر مەترسیەوە و من باوەش بڵم کە بە دڵنیاییەوە نەک ناجێگیری سیاسی ناجێگیری ئەمنیش دروستە بێت لە عێراق و لە هەرێمی کوردستان لەوانەیە کۆمەڵ هێزی تر بێت کە وەکو بڵێ بێسەنەوی بێ ئیجازە ئەوەی ئەمریکا لە سووریا ژێکێکە لە ئەگەرەکان کە زۆر نزیک بووەوە پشتبەرانی کوردەکان لە سووریا ئەمە ژێکێکە لە شتەکان چونکە تەرحام بۆ کراوە بچن لەگەڵ ئەسەدا ڕێکەون و ئەگەر ڕێنەکەون چی ڕوایە کە پشتیان بەرێت حتمما هێزی چەکداری تر ڕوو بەڕویانە بێتەوە و شەڕەکە بۆ ئەوان قورسە بێت و بەرگری بکەن ئەڵێ هەروەی بەرگریش ناکەی و ڕێەکەوی ئەوەش بۆ خۆی لە ڕووی مێژیەوە خراپە بێت.